کاردانەوەکانی پولەکەی هەرێم چ ڕاستیەکی بۆ دووپات کردینەوە. دوژمنی دوژمنەکەم دۆستمە. ئەمە ئەو پەندەیە کە ساڵەهایە لە نێو کورددابوونی هەیە و گزارشتە لەوەی هەر کات کەسێک دوژمنی یەکێک لە دوژمنەکانی من بوو ئەو کات دەتوانرێت حسابی دۆستی بۆ بکرێت، چونکە ئەگەر ئامانجەکانی ژیەک نەبن ئەوە ئەنجامەکە هەریەکە کە ئەویش دوژمنایەتیە لەگەڵ یەک کەسدا. زۆر کات لە دۆخە هەستیار و لە قۆناغ یەکلاکەرەوەکاندا بینراوە ئەگەر چی وڵاتانی دەوروبەرمان لە ڕووکەشدا بەرامبەر یەک ناتەبا و نەیاری یەک بوو بن، بەڵام لە ئاست خواست و داواکاریەکانی کورد پێکەوە بوونەتە دۆست و دژی هەر ماف و هەنگاوێکی کورد وەستاونەتەوە. جا لە هەر پارچەیەکی کوردستانی گەورە بوو بێت کە ئێستا وێنەیەکی کوردستانی گەورە بووەتە گەرمترین بابەتی دوژمنایەتی بۆ کورد. ئەگەر دوور نەکەوینەوە تەنها 4 ساڵ بەر لە ئێستا و لە سەروبەندی ڕێفراندۆمدا بینیمان ئەو وڵاتانەی کە تا سەر ئێسک دوژمنی یەک و نەیاری یەک بوون لە ڕووی سیاسی و نەتەوەیی و مەزهەبیەوە کوردوتەنی بە خوێنی سەری یەکتینوو بوون، چۆن دژی ئەو هەنگاوە یەکیان گرت و هەریەکە و لای خۆیەوە سنوورەکانی بەڕووی هەرێمدا داخست و خاکی هەرێم بووە جێی تەراتێنی سەربازەکانیان و هەڕەشەی جددیان لە تاک بە تاکی هەرێم کرد. لە نوێترین ڕووداویشدا و کاتی هاتنی پاپا فرانسیس بۆ هەرێم چەند پولێک نمایش کران کە یەکێکیان نەخشەی کوردستانی گەورەی لەسەر بوو. کاردانەوەی توندی لێکەوتەوە و بووە جێی مشتومڕێکی زۆری ناوەندە جیهانیەکان و هەردوو وڵاتی تورکیا و ئێرانی دراوسێ و بە حساب دۆستی لە مێژینە کەوتنە فشار و بڵاوکردنەوەی بەیاننامەی زۆر تند و داوایان کرد حکوومەتی هەرێم دەست بەجێ ئەو هەڵە کوشندەیە ڕاز بکاتەوە و بە خەیاڵ پڵاوی ناویان برد. حکوومەتی هەرێم هەرزوو لە ڕێی وتەبێژەکەیەوە ئاشکرای کرد کە ئەو پولانە تەنها دیزاین بووە و شتێکی فەرمیتیان نەبووە و هەڵەکەی خستە ئەستۆی چەند هونەرمەندێک کە دیزاینەکەیان دروست کردووە. ئەم کاردانەوانە دووپاتی ئەو ڕاستێ دەکەنەوە کە کورد هیچ کات دۆستی استراتیژی نەبووە و نابێت هیچ کات پشت بەو دۆستایەتیە ببەسترێت کە لەگەڵ ئەو وڵاتانە هەیەی، چونکە ئاشکرایە ئەو دۆستایەتی و پەیوەندێت تا ئەو کاتە درێژە دەکێشێت کە کورد باسی یەکێک لە مافە سەرەتاییەکانی خۆی بکات یان هەنگاو بنێت بە ئاراستەی ڕاستکردنەوەی هەڵەیەکی مێژوویی کە پێشتر ئەنجام درراوە. ئەو کاردانەوە خێراوتوندەی ئەو دوو وڵاتە لای بەشێک لە چاودێران بابەتێکی چاوەڕوان کراو بوو. پێیان وابوو کە لە هەموو ساتێکدا ئەگەری ڕوودانی ئەو جۆرە هەڵوێستانە هەیە، چونکە بوونی کورد بۆ ئەوان بەشێکە لە واقعێکی تاڵ و نایانەوێت دان بەوەدا بنێن کە کورد بەشێکە لە پێکهاتەی وڵاتەکانیان هەروەک ئەوەی لە بەیاننامەی وەزارەتی دەرەوەی تورکیا بەڕوونی ڕاگەیەنرا. بەشێکی تری چاودێران پێیان وایە هەڵوێستەکانی تورکیا و ئێران چاوەڕوان نەکراو بوو، چونکە ئەو بابەتە هێندەی بابەتێکی تەشریفاتیە، بابەتێکی سیاسی و استراتیژی نییە و ئەو ڕێککەوتن و پەیوەندیە کە هێزە فەرمانڕەواکانی کورد لەگەڵ ئەو دوو دەوڵەتە هەیانە دەبوو ببێتە ڕێگر لەو هەڵوێستە و کاردانەوەکان هێندە زەق و گەورە نەبوونایە. بەشێک لە هاوڵاتیانی کورد بە تەنزەوە دەڵێن تورکیا کە بەشێک لە خاکی هەرێمی داگیر کردو بە بیانووی لە ناوبردننی پەکەکە و گرێبەستی 50 ساڵەی لەگەڵ هەرێم هەیە لە بواری سوتەمەنیدا بەو جۆرە کاردانەوەی هەبێت لە ئاست پیشاندانی پولێک دەبێت وڵاتانی تر چۆن مامەڵە لەگەڵ دۆزی کورد بکەن. تورکیا و ئێرانێک بەو هەموو پەیوەندی هەواڵگری و سەربازی و سیاسیەوە کە لەگەڵ هێزە کوردیەکان هەیەە بەو جۆرە مامەڵە لەگەڵ ڕووداوێکی لەو جۆرە بکەن دەبێت ئەگەر ئەو پەیوەندیە نەبوایە چۆن مامەڵەیان بکردایە. ئێستا لە هەموو کات زیاتر ئەو ڕاستێ بە دەرکەوتووە کە ئەگەر چی دۆستایەتیەک لەگەڵ کووردا لە پێناو بەرژەوەندی هەبێت، بەڵام هیچ کات ئەو دۆستایەتیە ڕێگە خۆش ناکات بۆ ئەوەی تەنها یەک هەنگاو بە ئاراستەی سەرەتاییترین مافی کورد بنرێت. لە بەرامبەردا هەموو ئەوانەی ڕۆژانێک دوژمنی یەک بوون لە بەرامبەر کورددا دەبنە دۆست و پێکەوە سەنگەر لە بەرژەوەندیەکانی کورد دەگرن.